خۆشەویستان و ئازیزان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شا دەبمەوە. ئەمڕۆ باسی گرفتەکانی بەردەم پێکەنانی پرۆسەی هاوسەرگیری دەکەین با بزانین چ شتێک هۆکارە بۆ ئەوەی گەنجان یاخود خەڵکی بەگشتی پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدەن یان کەمتر بیری لێ بکەنەوە. ئایا لایانی ئابووریە یاخود بێکاریە یاخود دانەمەزاندنی دەرچوانی زانکۆ پێمانگاکانە یان هۆکارەکانی چین کەوا کردووە گەنجان خەڵکی بەگشتی کەمتر بی لە هاوسەرگیری بکاتەوە. ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. ئێستا پرۆسەی هاوسەرگیری ڕووی لە کەمبوون کردیە. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە؟ وڵای هۆکارەکان زۆرن. هۆکارەکان یەکێک لەوانە کە گەنج هیچ کارێکی نییە خۆی پێ بەخێو نابێت. یەک دووەمیان سیرکە هەموو کۆچی کرد هەمووی ڕۆیشت کەسی لێ نەمایانی بڕوا بکە بەزەید بەو خەڵکەدا دێت کە ئاوە ڕۆژانە گوێبیستی سەدان مەرگی هەزاران کەسی خۆمان دەبین. کۆچکردنی گەنجانیش هۆکارێکی سەرەکیە هۆکارەکەی سەرەکی هۆکاری سەرەکیەکەی گەنجان ئەوەیە بۆ نمونە بۆ کۆچ دەکا کەس لە خۆیەوە هار نەبووە شێت نەبووە ئەم وڵاتی جێبێڵێت وڵاتێکی خۆمانە بۆچی جێ دێڵێ بۆ ئەوە جێ دێڵێت کە هیچ ئیشێکی نییە نەدادەمەزرێت نە ئیشی هەیە تێگەیشتی دیەک دووەمیشان سەیر دەکەی کۆمەڵێک شتیتر هەیە کە ناتوانێت هاوسەرگیری بکە یەک لەوانە بێنە هاوسەرگیری بکات ئێستا خۆی پێ بەخێو نابێت یان دەبێت بکەوێتە سەر ماڵی باوکی یان دەبێت بکەوێتە سەر ماڵی خەزووری بۆ ژیاندن. دووەمیشان کۆمەڵێک هۆکاری کە هەیە کە ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کۆمەڵێک یانە زەوجیان پێیا بووە دوور لە هەموو حرف و عادەتێکی کۆمەڵایەتی کوردی چی لە دەرەوە چی لە وڵاتە ئەوروپیەکان پەیڕەو دەکرێت دەگوازرێتەوە بۆ ناو ئێمە بەهۆی چیوە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ینی تۆ دەڵێ دیتنی بەشێک لەو کەسانەی کە خیانەتیان لە هاوسەرەکانی خۆیان کردیا وای لە گەنج کردیا کە سار بێتەوە سڵ بکاتەوە لە پێکێنانی هاوسەرگیری وەک پێم گوتی هۆکارەکان زۆرن ئەوە شێکێکە لە هۆکارەکان ئەمە شێکێکە لە هۆکارەکان بۆ لەبەر ئەوەی تۆ سیر دەکەی کۆمەڵێ مەسرف کۆمەڵێ ژیان پێک دێنی سیر دەکەی لە لەولاوە ڕێگایشکێک گرتۆتە بەر چارەسەر چییە؟ چارەسەر وڵات تەنها خوا پشت بەرامان بێت چارەسەر بە هەموو مەلایەکمان دەکرێت هەمومان دەتوانین چارەسەری بکەین یەکێک لەوانە حکوومەت دەبێت چارەسەری ئەو وازەی بدۆزێتەوە بۆ چونکە حکوومەت کە پێت وت حکوومەت دەبێت ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەر لە بەرامبەر هەموو شتێک بۆ یەکەمیان بیکاری دووهەمیان کۆچکردن سێمیان سنووردارکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕووی ناشەرحیەوە تێگەشتی زۆرن ئەو شتانەی کە بتوێ باسییانکەی بڕاوکە بە راپۆرتێک تەواو نابێت. ئێستا پرۆسی هاوسەرگیری ڕووی لە کەمبوون کردیا بە بڕای هۆکارەکان چین؟ وڵای هۆکارەکان عالەمەکە بێیشە بێکارە ینی مەحاش شتە وەختی خۆ نادرێ کابرا هیچ ئیشوەوەی نیە هەموو ڕوو لە هەندێران کردو لەوەی کردووە برێم کابرا هەیە زێر گرانە کار نییە ئیش نییە کابرا هەیە گەنجەیەتە ینی ژنەی بینیتن پاشە ڕۆژی دیار نیە هیچی دیار نیە نەخانی پێکرێ نە زێڕەکەی پێکرێ نیە بێکاری یەکێکە لە هۆکارەکان بەرەی بێکاری کە لە هۆکارەکان سەرەشی کابرا هەیە ژنتێنی هیچ ئیشی دیان هیچی دیان نارێ ناو لە با خۆ توش نەکەم باشترە نیە خۆم توش نەکەم ئەرێ با خۆم توش نەکەم ئەو هابم باشترە نەکەت و ئەرچی ژنێ قورسترا ئەرکە قورسترە و ئەرچی قورسترە و خان پێ ناکرێ محاشنێ کار نییە مەجبورە کابرا هاوسەرگیری نەکە. پێشدوانە بەشێکی دیکەیان هۆکارەکە ئەوەیە بۆ نمونە کوڕێک دەچێتە داوای کچێک ئەو کچە داواکاری زۆرە تەڵەبی زۆرە بۆ نمونە داواکاری زێڕێکی زۆر دەکات داوای ناوماڵێکی زۆر دەکات یعنی بارگرانی دێتە سەر کوڕەکەی ئەویش لە ترسی ئەو هەموو بارگرانیە سڵ لە هاوسەرگیری دەکاتەوە. ئەوە زۆر باشە قسەی جوان بۆ دەست خۆش بی ئەوە زۆر باشە ینی کابرا هەیە کچ هەیە دەرێ 50 مسخال 100 مسخال کوڕەکەی پێی ناکرێ یعنی لە پێنەکرانەکەی ئەرێ هاوسەرگیری ناکەم ینی کچ هەیە ینی چەندی مارەی کمبی خێری زیاتر ینی کابرا بەرەکەتی زیاتر تێدا ینی خوای گەورەش بەخۆی فەرمی لە قورئانە فەرمی هەموو تشتی زیاترەوە پێم برێ بۆ کچان داوای ئاڵتونی زۆر دەکەن
وڵی چەندی داوای ئالتوونی کم بکەن خێری زیاترە یعنی بەرەکەت لە ژیان و لە هاوسەرگیرەکەی باشترە نەک زیاتر بەخوای کابرا هەیە 400 مسقالی پێکرێت 300 مسقالستە ژیانی خۆش نییە کابرا هەیە ئەوتە خزمی خۆمان هەیە هاوسەرگی کرێ بە یەک قورعانی لەو کڕ یەک قورعان بەخوا ئێستا هاوسەرگیری لەوە خۆشترە لەی 400 مسقالی کرد زۆر سەدقات خۆشترە کەواتە بەختەوەری بە زێری زۆر نییە بەختەوەری بە پارە و بە زێر نییە بەختەوەری بۆ بە تێگەیشتنەوە بۆ شتانە ینی چەندی کمبی بەختەوەری زیاترە چەندی کمبی بەختەوەری زیاترە سڵاو لێ بێ مامەجان سپاس دەکەم ئێستادا پرۆسی هاوسەرگیری ڕووی لەکەم بوون کردیا هۆکارەکانی چین بە بڕایت وەڵا هۆکارەکانی هەموو عالەمە زانێ هۆکارەکان چییە چییە؟ هۆکارەکەم هەیە گرانیەوە خەڵکت شت گرانە و ئاڵتۆن گرانە و خانوون نییە و کرێ خانوون نییە و ئەو کابراج بەیانی ئەم هینە بۆ تووشی خۆی بکە ئەم مشکیلە گەورە ها باشە ئێستا ئەیدی چارەسەر چییە بۆ ئەوەی گەنجێک بتوانێت پرۆسی هاوسەرگیری پێک بێنێ وەڵا چارەسەرەکەوێت هەنا ڕووکەنە کەریمە خوا و خۆمان بێ بێدەشت خوا و تەواو چیە ینی پێشت وایە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە کەس داوای ئاڵتوونی زۆر دەکات داوای ماڵ دەکات هێ داوا ئاڵتونەکە داوا سیارەکە داوای یانی داوا شتی زۆرەکە کابرای تحملینێ وەڵێ بە لە ماڵ خۆم دانیشم و گەنجی ئێستاوانەی پێ دەکرێت نەوەڵا نەکرد گەنج کابرای بەتاڵ و وەتا کابرا دکتۆری تەواو کردە دانەمە زێراوە منە مۆندیسی تەواو کردوە دانەمە زێراوە ئەو پەڕی خوێندی تەواو کردو کابرا لە ماڵەوێت کرێکاویشی دەست ناکەوێ یعنی ئەو دانەمەزراندنە شۆکارەکە لە بۆەوەی کە ئەو پرۆسەیە کەم بیتە کابرا ئەگەر هیچە معاشەکە بێ توانێت بچێ بەنیوە و بە قەرز و بەبند بەرە مانگانە قەرزەکەی بداتەوە و کاتە دەبێ حکوومەت هاوکاربی لە دامەزرانی گەنجان دەرچوانی زانکۆ پێمانگاکان حکوومەت ئامادەیە بەڵام حکوومەت کاکە حکوومەت چی بکە کاکە حکوومەت ئەو ئێمە تووشی بەڵایەک بووین تووشی حکوومەتێک بووین ئەزان هەر بە هینی دەرەجەت پێنجمان نازانێت بەچی کام حکوومەت هەر چوادەرمان دوژمنێ بەچی تر کاکە ئێمە هین بکەین ها داهاتی و گەنجانە چۆن دەبینی کاوسەرگیری ناکات بەزانە وڵاتم مەگەر خوا خۆی بزانەگە ناگەرە واز هەروە بێ وڵات هیچ داودێکیان نابێت سڵاو لێ بێ مامەجان بابزانم ئێستا پرۆسەی هاوسەرگیری کەم بووە هۆکار چییە؟ وڵا بێمە عاشە ئیش نییە کار نییە حکومەتی عراقی هیچ شتێک نادا ئەوانەیە باشە ئەو بێموچەیە ئەو بێکاریە کاریگەری لەسەر پرۆسی هاوسەرگیری هەبوو بەڵێ هەیەی ئارە وڵا چی دیکە هۆکارە بەو کار وڵا زێڕە گەیتیەوە کاری کچیە کەی دەڵێت سیمت خاڵ خانوو سایرە ناوماڵ ئەوش بە هەموو کەسێک هەڵ ناستێ نەوەڵە باش مام حاجێت و تەمەنەکت هەیە پێشتر کچ ئاوا دێگۆت خان و سیارە و ئەوەندە زێڕم دەوێت نەوەڵە چوار مسقال دە مسقالی بووە کردو تەواو بوو ئارەوەڵە دە مسقالی بووە کرد هەر دەوەی زیاتر نەبوو ئێستا داوای زێری زۆر دەکەن ئەی دە بڵم چەوە سات وای لاتوە دەوڵەمەند زۆرە و فەقیریش کەمە ئارە وەڵە ئارە بەخۆی باشە ئەدی گەنجەکان چۆن بتوانن هاوسەرگیری بکەن یعنی سی بکەن چارەی وا بە چاوێن نەڕمی خواوە بێ ئێشەگە ئاگە بڵێ کا کۆرێک چ خۆم دەدەمە چوار مسقال دە مسقالی زۆر بۆ بکۆ دەدەمە دەنایت کەنیە تا چەند گرینگا بۆ نمونە باوک لە ماڵەوە دایک لە ماڵەوە کچەکەی خۆی هاان بدا کە بەختەوەری خێزان بە ماڵی زۆر نییە بە زێری زۆر نییە بخوا ئەوە زۆر کەمە ئەو شتە زۆر کەمە دایکی ئەڵێت دەست پەنج مسقال کەمتری نادەم دەستی مسقال کەمتری نادەم نەوەڵە شاین هۆکارەکەی پێ وایە کوڕەکان خراپێن لەگەڵ کچەکان یان هۆکار چی ئەوە زێری زۆر داوا دەکات واللهی داوا وای لاتۆ زروپەکە وای لاتۆ ئارە بە قورعان تەماشای زروب دەکە ئەی چەندێک پێویستە حکوومەت ئەوانەی کە دەرچوی زانکۆ پەیمانگانە دایان مەزرێنێت تا ئەوانش بتوانن بۆ خۆیان پرۆسی هاوسەرگیری پێک بێنێ خوا دەکەوا دەوێت دایان دەمەزرێنێ 20,000 گەنجمان هەیە هیچ شتێکی نییە نەوەڵا ئێستا شادەی هەیە و داعینیش نەبووت سوکاری خۆت هەیە بۆ منە گەنجبی لە بە بێپارەی نەتوانانی ژنێبینی بەڵێ ئێستا هەیە ئارە وڵاوە خۆ خۆڵەیە ئارە بەخۆی باسی پرۆسی هاوسەرگیری دەکەین بابزین لە ئێستادا بۆچی گەنجان کەمتر ئەو پرۆسی ئەنجام دەدەن بابزانم تۆی گەنج ئایا پرۆسی هاوسەرگیریت پێکهێناوە نەخێر وەکو خۆم گەنج هەر لە وڵاتی ئێمە
زۆر وێرانە چونکە پرۆسی هاوسەرگیری کابراکە ئێستا دەچێت داوای هەر ئافرەتەک دەچی کابرا کچی خۆی بەمێر نادە دەی فرۆشی دەچێت پێشی داوای لێ دەکەی کاکە داوای دەستی کچەکەت دەکەم بە مەردیاتمە سەر ڕایەخت دەمەوێت دەستی کچەکەت بگرم بیکەمە خێزانی خۆم شریعەتی ئیسلامە دەمەوێت بیهینم ڕێگە ناداتم باشە سەبەب چییە وەڵی دەبی ماڵ و عاڵی خۆی لە بۆ بکەی و قسەکانی خۆشمان یعنی بەعزەشی ناتانم بڵێم هەمووی زیاتر بە دوو ماڵی دنیا دەکەون زیاتر بۆ زێڕەکەی دەکەون کامە ساڵۆن ڕاکی یعنی گویان لە گەنجی کردیا ئەو کەسەی کە بە تەماشە کە خۆشی ئامادەکردۆ پەشیمان بێتەوە لە پرۆسەیە تۆ دەڵی داواکاری زۆر هۆکارێکە ئەکی داواکاری زۆر هۆکارێکە هۆکاری دوێم ژەتانم بەوەی بیگەڕێنمەوە کە لە کوردستان ئیشکردن بەڕادەیەک لە ناوچووە ئیشکردن بەڕادەیەک بۆ گەنجەکانمان گەنجی برادری خۆم هەیە ئێستا عالیان بە 250,000 ئیش دەکاتن 250,000 ساعب ئەوە ژنیشی ناو ساعب منداریشە ئەخەر ئەگەر داک و با بدەستت نەگری ئەگەر کەسێک نەبی دەستت بگری ئەتو ناتوانانی خۆ دەڕێوە بی ئەکی دەوەش هۆکاری دووەمە لە هاوسەرگیری کە بەهۆی نەبوونی ئیشەوە ناتوانانی پێش بێنێ ئێستاکە گەنج ناتوانانی داهاتێکی باش بەدەست بهێنێ بتوانانی پرۆسی هاوسەرگیری ئەنجام بداتن ئەکییت ئەگەر داهاتەشی باشت هەبی ئەکییت ئەگەر هەموو گەنجەک ئێستا ئەو شریعەتی ڕێی ئیسلامە ئەو سنەتەشی عایاتە تو برێوی نەرەی ئەگەر سبێنێ هەر ئەمن هەر گەنجەش کەپتانی پارەی لە بەڕشیبی دەتوانانی سبەی دووسبەی بستن سەرڕایەخەش هەر ڕایەخەک هەر کەسە کەبیێ بستە داوێ ئەوەش کە دەگرێتەوە سە قسمەتی خی گەورە قسمە دەبیانە چێ داوا هیچ کچێک تا ئێستا نەخێر چی وا لێ کردو کەنێت ئەکیید هۆکاری زۆرن ینی یەک لەو هۆکارانە بێکاریە دووەمیان بێپارەیە چونکە ڕاستی ئەگەر بچی داوای دەستی کەسێک بکەی لەسەر هەر ڕایەخێک دەبی تەمەشایەکی بەڕش خۆت بکەی کچی عالەمێ لە ماری خۆی زۆر ژیانی باشە گە دێتە ماڵی ئێمە کە نانەک نەبی بخۆ کە نەتوانم بەخێوی بکەم بیژیان وەس بێ ئێستا ناتوانانی بیژێ ئەکیید نەخێر داهاتوی خۆت چۆن دەبینی ئەگەر لە خۆم ڕادەبینم یان ئێستا ئەگەر ژنێک بینم باشە خۆشم پێ بەڕێوە بچیم خۆشم بژێنم باشە بەڵام داهاتوی کوردستان نادیارە ئێستا لەو نمونە سبەی دەچێ ئیشەشی دووس بەی دەچێ ئیشەشی کابرا خە 250,000 ئەمن کە گەنجم سەڵتم کە هیچ خێزان و شتم نییە بەشم ناکات سبەی دووس بێ ئەگەر تووشت ناکە بۆ چەند بەشم ناکە ینی ئێستا من ئیشم دەکرد بە 450,000 باشە قوتابی من لە پەیمانگای تەکنیشی باشە کەدا لە هاتو چوو لە مەسرەفی خۆم پارەم لە برادری خۆم قەرت کردووە تا سەرمانگ داتەوە پارەکەم داوەتەوە ئاکیت بەڵێ داهاتوی و گەنجانەی کە ناتوانن پرۆسی هاوسەرگیری پێک بێنن چییە ئەنی چۆن دەبینی بەخوای داهاتویان نادیارە لە کوردستان هیچ گەنجەك داهاتوی دیار نییە ینی بەهۆی ئاڵای کەسک و زەردەوە بەخۆت باش دەزانی ینی هۆکار زۆرن لەوانە ژەتانم بڵێم ئێستا هاوڵاتی بیانی کە دێ لێرە ئیش دەکاتن ئەو برادرە سەیدەلیەی تەواو کردووە باشە ئەخەر سەیدەلیە داوایان لێ کردووە بێتن 8 ساعات لە سەیدەلیە ئیش کاتن کە خۆ بەخش 2 ساڵانیش کردووە داوای لێ دەکەم بێ لە سەیدەلیە ئیش کاتن 300,000 کە 300,000 پارە نییە دێمە لای جەنابێت بابزانم چی تەواو کردووە دەڵێ سەیدەلی تەواو کردووە پەیمانگای دەرمانسازیم تەواو کردووە و ئێستاکەش بێکارم بێکار داوا لێ دەکەن یان چووی بە دوای کار داگەڕای کارداگەڕام لە بەشی خۆمدا بەڵام هیچ کارێکی وات نەدۆزێتەوە زیاتریش ئافرەت وەردەگرن لە چاو ڕەگەزی پیاو لەبەر نازم هەدەگرێتەوە هۆکارێکی تایبەتی خۆیان ئەوەن دەگەڕام خۆم و چەند هاوڕێکم کە دەرمانسازیە تەواو کردو و چەندەها ساڵ خۆبەخشیان کردووە کاری خۆبەخشیان کردووە ئافرەتێک کاتۆ مەمودەیەکی کەم بردوتێنە سەسە دەلێ وەریان گرتو پارەشیان پێداوە ئێستا بێکاری ئێستا بێکارم برێت لە پرۆسی هاوسەرگیری کردیتەوە هەرگیزیش بیری لێ ناکەمەوە تا باردۆخی ئەم کوردستانەوە بێت و تەمەنت چەندە بێت 23 ساڵ بەڵێ هەتا ئێستا بیری لێ نەکردەوە بیریشی لێ ناکەم هەر چەند ساڵیت کە بخێنێت تا بیری لێ دەکەیەوە وڵی هەتا باردۆخ کوردستان ئاوا بێ هەرگیز بیری لێ ناکەمەوە هەرگیز ئەوەرگیز باشە خۆ هەر ناکرێت بەو شێواز دەبی ژیان هەبە بەو شێوازە بەڕێ بکەیت ئینسان مرۆڤ پێویستی بە کەسێکە کە سۆز و حەنانی بداتێ لەگەڵی بێمە سونەتی ژیانە و دەبێ ینی هەر پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەیت ڕاست دەکەی بەڵام ژیان خۆی خی گەورەکەمی دروست کرد بۆ تاقیکردنەوەی هیمناتە دنیاوە دیارە ئێستا و باردۆخێمە تێکەوتینەوە حاڵ و گوزەرانەکەمی ئاوایە و ژیانەکە ئاوایە تا بڵێ بێکاریە بێئیشی بێپارەیە کە ئینسان گەنجێک نەتوانێت خۆی پێ بەڕێ بچێت بۆ بچێ ماڵێک خەڵک کاولکات و بە پارەیەکی کەم ڕەزیلیەک بکات و پێشی نەگوزارێت و تووشی کێشە و دەمەقاڵە دەبن و تووشی جیابنەوە دەبن و دەستنە ماڵی باوکی ئیتر خۆت تووشی ئەو سەرێشێ نەکەیت و ئەو پرۆسی زەواجە نەکەی زۆر باشە لەو حاڵەتێک کە تۆ ژیانت ئاوا بێ بەڵام من لەگەڵ ئەوەدام کە تۆ ژیانت باش بێت و خاوەن خانوێکی خۆت بیت و خاوەن داهاتێکی باش بی لە ماگانە کارێکی باش دەبێت
لەگەڵەوەدا ڕۆی پرۆسی هاوسەرگیریکە بەڵام گەنجان ئێستا کە خۆت دەیبینی زۆربەی هەرە زۆری گەنجەکان بێکارن کاریشیان نەبێت پارێکی زۆر کەم وەرەگرن کە پارەی زۆر کەم وەرگن هەرگیز بیر لەوە ناکەن و بڕۆن پرۆسی هاوسەرگیری ئەنجامدان. باشەگە حکوومەتی هەرێم تۆ دامەزرێنێ تۆ کەسێک بیلەوەوانەی کە دامەزرای ئەو کات بیر لە هاوسەرگیری ناکەوە بیرەوە ناکەوە ژیانێک بێبینی وردە بەڵێ بەڵام ئەگەر هاتو داهاتەکەت باش بێ وردە یەکسەر نا بڕۆی هاوسەرگیری بکەیت وردە ئەو ئەنگاوانە ئەنجام دەیت پێداویستەکانی ماڵەوە چیان پێویستە سەرەتا ئەوان خێزانەکە لە پێشە شتێکە کە ئەوان تەواو بوو وردە پارەیەک پاشەکەوت دەکەیت و ئەو کاتەبی لە زەواز دەکەیتەوە ینی دا لە داک و لە بابیشت نەکردە قەت بڕۆن داخوازی کسەش لە بوو هەرگیز نەداوام لێکن و داواشانی دەکەم ئەوان پیان نەگوتی زۆریان پێوتم بەڵام نایێنە بخۆم نایێنە پێت وایە داواکردنی زۆر لەلایەن کچانی شۆ بۆ زێڕێکی زۆر ئەو کارێک سەرەکیە بۆ ئەوەی کە گەنجان بیر لێ نەکەنەوە یعنی هەرتۆ ئەگەر هیچ کسێکی ئاسایی بێنی هیچ نەبێ بەلایانی کەمەوە سەر و دەفتەرێک $2 دەڕوا ئەوە زێر ئەوە ساڵۆن ئەوە هۆڵی گواستنەوەی ئاهەنگە بەلایانی کەمەوە دەفتەرێکت دەڕوا دەفتەرێکی زۆرە لەو حاڵەتە و لەو ڕۆژەی ئەمڕۆدا. السلام عليكم. عليك السلام ورحمة الله بخير ببقر ئەمڕۆ باسی گرفتەکانی بەردەم پێکێنانی پرۆسی هاوسەرگیری دەکەین چ شتێک وەی کردیا گەنج یان خەڵک بەگشتی کەمتر بیر لە هاوسەرگیری بکاتەوە والله بەڕاستی ئەو ڕۆکە بێبازاڕیەکە لەلایەکی ئەو کەسانش کە دەگات عمری ئەوەی کە هاوسەرگیری بکەن دەبینی مەکتەبی تەواو کردیە جامعی تەواو کردێ تەعین نەبوو ئیش و کارەکی و های نییە تەماشای مستەقبەلەکەی دەکات دەڵێ ناتانم ئەو ماڵ منداڵی بەخێ بکەم ئێستاش ماشەڵڵا کابرایەک دەوێ ژنی بینی یان هاوسەرگیری بکە خانی دەوێت دەبین مالی کچەکەی دەری خانی بە جوایە زمان دەوێت هەموو خەڵکیش ئەو ئیمکانیەتەی نییە خانی لە بۆ دابنێ و ڕۆژ زەحمەت بووە زێڕی زۆریش زێر و زۆریان دەوێ ناو ماڵەکەیان دەوێ یعنی دەتان خەڵکەکە مساعدە یەکدری بکە ئیشەکەیان کوی بەس زۆر گرفتەیە ئێستا زۆر زەحمەت بووە باسی دامەزراندنت کرد ئێستا دەبینین بە هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگاکانمان هەیە حکوومەت داینەوەزراندون ئەمانە یەکێک نییە لەوە کارەکان کە ئەو گەنجە سەرچاوەیەکی بژێوی ژیانی نییە تا پرۆسەکە پێک بێنێ با هۆکارێکی ڕئیسی ئەوە هۆکارێکی ڕئیس چکە گەر منیشم نەبی ناتان هیچ شتێکی بکەم باشە باسی ئەوەشت کرد کە ماڵی جیا و زێڕی زۆر باش خۆجاران خەڵک داوای ئەوەندە زێڕە زۆرەی نەدەکرد داوای ناوماڵێکی کاملی نەدەکرد بۆچی ئێستا داوای زێڕی زۆر دەکرێ و داوای ناوماڵ دەکرێت جاروێ داوای سیارەش دەکرێت والله جاران خەڵک فەقیر بوو خەڵک بە قەناعەتێ بووە هەموو شتێکی ئێستا خەڵک قەناعەتی نەمایە قەناعەتی نەمایە دیگە قەناعەتێبی کابرا کچەکەی خۆی حسابکە دەفرۆش دەفرۆش بۆ مۆزوعی بۆ معنایی دەیفرۆش پارەی ئەوەن دەمدەوێ ئەومان وەخت خۆم لە بیرمە زۆر شتە بوو کابرا دەیگو دەگە کوڕەکە ئەخلاق و بەدین بی دەیاندایە مشکلە نییە دەگوگەت بکات لە بۆ خۆیتی زۆر بەس زۆر کەس هەبوو بە دووسێ برایم بوو لێ خانی بوو هەموو ژنیانی نابوو لێ خانی وردە ئەگەر ئیمکانیەتانە باە دەردەچوو ینی چەند برایەک ژنیانی نابوو لێ خانوو بوون لێرێ هەموو ئەو هابوونە لێ خانی بوونە خانیەکان چینە گچکەش بووە بەس ئیدارەیان کردی ئەو وردە هەرێک دەبینی دەرچووە کە خانێکی بەکرێگرتە یان خی گەورە قسمەتی کردە خانی کڕێ ئیمکانەتیە بۆ تاو پێشدوانێ یەکێکی دیکە لە هۆکارەکان ئەوەیە ئەو کەسانەی کە ژنیان هینایان چینە ناو پرۆسی هاوسەرگیری بۆ کەسانە دەڵێن کە پرۆسەکان پێک نەهینە خۆت توژمەکە ئەو شەی خۆت توژمەکە یان قوڕی بەسەری خۆت مەکە ئەو دەستەواژانە ئەوانە هەیە ئێستا خەڵک زۆر ئێستا ماشەڵاش زۆر لێ دەبی لە محاکمەوانەی ڕێژەی تەلاق بوون زۆرە خەڵکەکە چاوی ترسایە بەڕاست ترسایە هەم کوڕەکە و هەم کچەکە ترسایە مەشاکل زۆرە بەڕاستی بەکارهێنانی سوۆسیال میدیاش بە شێوەیەکی ناتەندروست ئەمەش دەگەڕێنمەوە ینی پێم وایە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە کەمتر بیتن تا ئەوش زۆر دەوری هەیە زۆر شتی عەجیب و غەریب دەبینی هەجۆر لێ دەبی ئەوەش دەوری هەیە ئێستا گەنج هەیە تۆ بیناسی بێ ئەو پرۆسە پێک بینی بەڵام پارەی نەبی زۆر هەیە زۆریش هەیە زۆریش ناتانی بەڕاستی دەنێ نازانیت داهاتوەکەی نازانی چی داهاتوو دیار نیە لەو وڵاتەی
چارەسەر چییە یعنی چۆن دەتوانرێت وڵی زەحمەت ئێستا ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبی منوە دقت دەدەمی زۆر خراپتر دەبی ڕۆژێک دادی ینی بەدەگمە خەڵک ئەگەر ژنی بینە منوە تەسەور دەکەم بەدەگمەوەی لێ دێت چکە ئەگەر ئەوها بینێ لەسەر سیاسەتەی بلین خەڵکی سیاسەتی هەیە بەس حکومە سیاسەتی نییە خەڵک لەمای دادەنیشی سیاست دەکات چ بخەین لەگەر ئەو کوڕی کە دێ لە بۆ کچەکەمان ئەگە سیاستەکان نەگۆڕن ئەوانش داهاتوی ئەو کچانەی کە شوو ناکەن و داهاتوی ئەو کوڕانەی کە ژن نایەنن چییە ئەن چۆن دەبینێت وڵی چ بم نازانم بەخوای ئەرەوها دەمینێ جارێ بەڕاستی ئەوە نیمە گەشتبین نیمە من گەشتبین نیمە من بەڕاستی شاڵە باش دەبی بە تەمای خۆی دەپرسم بۆچی ئێستا پرۆسی هاوسەرگیری کەم بووە خەڵک کەمتر بی لا هاوسەرگیری دەکاتەوە وەڵە پرۆسی هاوسەرگیری لەبەرەوەی کەم بووە یەکەم گرانیە دووەم خەڵک نەبوونە تەعینات نییە خەڵک پارێکی وهای نییە کە بتوانانی ژنی پێ بینی ژنی بەڕێوە بە عائلەی بەڕێوە بە خانی گرانە زێر گرانە ئەوانی کە کچی خۆیان بەمێردن مڕاعاتی وەی ناکەن کە کوڕەکە هەبوونە نەبوونە یان دەتوانێت خۆی بژێنی داوای باری گران دەکەن کە باریش گران میسان پێی ناکری ژنی بینی لەبەر هەندی خەڵکەکە ئەنی ناتوانێت بە ئارزوو خۆی ژنی بینی باسی دامەزراندنت کرد ئەگە گەنج دامەزرێ دەتوانانی بیر لە هاوسەرگیری بکاتەوە بە دامەزران هەردوو لە داد دەمەزرێن تاوان دەتوانێت ژیانی خۆیان بەڕێوە بن ئەگەر بە شتێکی کەمیش بی بەز کە دامەزراندن نەبی چون دەتوانێت خۆیان بەڕێوە بن ئەوە مشکلێکی زۆر گەورەیە باسی ئەوەشت کرد کە ئێستا زێر گرانە لە پاڵەوەی کە زێڕەکە گرانە بۆچی بەشێک لە ئافرەتان بەشێک لە کچان داوای زێری زۆر دەکەن هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە بەخوای هۆکارەکەی دەمێتە سەر تێگەیشتون تێنەگەیشتنی ئینسانی ئەگەر ئینسان تێگەیشتن بی هاوسەرگیری ئەوەیە کە ئینسان بە دوولایەن خۆیان بە ڕێک و پێچی بەڕێوە بن بەس کە باری کوڕەت گران کرد کوڕا هەتا ناتوان تااقەتی قەردانەوەی ینی ناتوانانی قەردەکەی بداتەوە کۆن چۆن دەتوانانی ژیانێکی خۆش بەڕێوە بە لەبەرەوەی دەبی ئینسان دەبی مڕعات یەکتری بکەن بە دوانیش بتانن خێزانێکی جوان و ڕێک و پێک بینن و بە دوان هاوکاری بکەن لەوەی ژیانەکان بە خۆشی بەڕێوە بچی خۆجاران بابرین لە نۆتەکان خەڵک پرۆسی هاوسەرگیری پێک دەهینا و چ پارەشی وەکو ئێستا نەبوو بۆچی ئێستا گەنجەکان دەترسێن لە چ دەترسێن ینی لە پێکێنانی پرۆسی هاوسەرگیری بەشیان دەترسێن ترسانەکەی ئەوەی کە دەکەوتە بنباری قەرزی کەتە بنباری قەرزی پێ نادرێتەوە هەیە پیا هەیە تاحملی شتەی ناکە هەشە جێ ناداتێ داڕوە دوای ئاخری خێزانەکە فەشەری دەینی بەشێکی دیکەیان بۆ نمونە ئەو کەسانی کە هاوسەرگیریان پێک نەهیناوە جێ لەو کەسان دەگرن کە پرۆسەکان پێکیناوە دەڵێن قوڕ بەسەری خۆت مەکە یعنی ئەو دەستەواژانە بەکاردێنن ژیانی خۆت تێک مەدا بۆ ئەو قسە نیگەتیڤانە ئەو قسە نێریانە وا ناکاتن گەنجەکە کەمتریش بیر بکاتەوە تەمان ئەوە قسەکە جوانە قسەکەت ئینسان بە هەموو لایەکی دەبی متەفائل بی یعنی لایانی چاکەی بگری لایەنی خۆشیەکەی بگری نەک لای ناخشێ تاوان بێ هاوسەرگیری ژیانی لاوانی لێ ژیانی جاحەلان بەڕێوە ناچی دە تووشی مەشاکل و ناخۆشی دەبی بەس بەژین هینان ئینسان دادەمەزرێ و فکرێکی دوور دەکاتەوە هەڵ دەدا بۆ خۆی ئیشەکی پیا بکە ئیش بکە ڕوو لە شتی خراپ ناکات ینی لە شتی خراپ دوور دەکەویتەوە هاوسەرگیری وە دەکاتن گەنج کەمتر بی لە شتی خراپ بکاتەوە گەنج کە تووشی مەشاکلی کەمتر بی ئەگەر تووشش بی دەتوانانی عنی علاجێکی خۆی بکە لەبەر خاطری چی لەبەر خاطری خێزانی خاطری خۆشی نەبی خاطری خێزانەکەی ئێستا چارەسەر چییە بۆ ئەوەی گەنج بتوانێت هاوسەرگیری پێک بینی عیلاجەکەی چارەسەرەکەی یەکەم ئەوەیە کە حکوومەت دەبی دامەزراندنی زیاد بکە ینی هاوکاری خەڵکی بکە دامەچیکەکەر بە نیوەیژنی بە چارێ گەشتبی وەبی خەڵکەکە بتانی هاوسەرگیری بکات و بتوانێت ژینی بینی بتوانێت ماڵێکی جوان بەڕێوە بە ئەم بەڕێی من حکوومەتە سەر ڕای هەموو شتێکی وەکو زێرنگرێک پێم بڵێ نرخی زێر چەندە ئێستاکەوە خواست لەسەر کڕینی زێر چۆنە نرخی زێر ئەوڕۆکە 11 نرخی زێر 455,000 نرخەکەی بەرزە لە چاو پێشتر باشە پێشتر دەگەیشتە چەند یان چەند بوو ئێستاکە کە 450 پێشتر خەڵک 30 مسقال 40 مسقال زێڕی دەکرد کە زێر بە 220,000 215,000 ئەوانە بوو بەس ئێستا بوویتە دوو قاتی ئەو کاتی ئێستانە خەڵک یعنی هەمووکو هاوکاریەکی پیاوەکەی
هەم پرۆسەکەی سەهل دەکەن 10 مسقال 15,000 هەمیش هۆکارەکە گرانبوونی زێرە. باشە ئێستا کچێ بۆ نمونە داوای 10 مسقال 15 مسقال لە هاوسەرەکەی دەکاتن؟ هەیە مساعدەی پیاوەکەی دەکا یعنی بەس بۆ دەکەن پرۆسەکە پێک بێتن. بڵێ چ شتێشکە هۆکارە بە بڕای تو کەوای کردیا ئەو پرۆسی کەمتر پێک بێ کەمتر خەڵک بیر لە پرۆسی هاوسەرگیری بکاتەوە؟ نرخی زێرە هۆکاری سەرەکی زێرە بەڵێ هاوسەرگیری پێش ئەوەی چێژ و خۆشی بێ پێش ئەوەی پڕکردنەوەی بۆشایی بێ پڕە لە مەسوولیات و قوربانیدان پڕە لە هەستکردن بە بەرپرسیارەتی بەداخەوە لەبەر خراپی دۆخی ئابووری و دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و داواکاری زۆری کچان لە کوڕان وای کردووان پرۆسەیە لە هەرێمی کوردستان لە ئێستادا ڕوو لە کەمی بکات و کەمتر خەڵک بیر لە ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری بکەنەوە. پرۆسی هاوسەرگیری هەم عادەتە و هەم عیبادەتە، سونەتی پێغەمبەران و سونەتی پیاوچاکانە. مرۆڤیش بۆ ئەوەی بەردەوامی بدا بە ژیان پێویستی بەوەیە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدات. مرۆڤ پێویستی بەوەیە کەسێکە بێ سۆز و حەنان و خۆشەویستی پێ بداتن یاخود با بڵێن کەسێکە بێ لایانی خۆشەویستی و لایانی سۆزاری بۆ پڕ بکاتەوە. بەڵام لە ئێستادا دەبینین بەهۆی ئەوەی کە کۆمەڵی کەسێک یان خەڵکانێک لە پرۆسی هاوسەرگیریدا سەرکەوتوو نەبوون وا دەزانن ئەو پرۆسەیە سەرکەوتوو نییە، بەڵام گرفتەکە لە خودی کەسەکانە. بۆیە داواتان لێ دەکەم ئەو گەنجانەی کە توانیان هەیە و ئەوانەی دەتوانن پێویستە لەسەریان پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن بۆی کۆمەلگاش تووشی خراپە و خراپەکاری نەبێت. تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.